لە یاریەکانی پێشتری یانەی نەورۆز لە یاریگای نێودەوڵەتی نەورۆز کاتێکە هاتیتە ئێرە ڕێبەڕێ ناکە و لە بەرخاوڵاتیان و لەم دەوروبەرەشدا کاسبکارێکی زۆر لە خواردەمەنی لە چا لە شیرینی لە میوە و چەندە جۆری دیکەی لێبوو کە خەڵکی زۆر لێرە کار و کەسابەتیانەکەن وەک دەبینرێت ئێستا کەسی پێوە نەماوە تەنیا کۆمەڵی ئۆتۆمبیلە کە لێرەن ئەوانیشی کارمەندانن کە هاتووەتە ئێرە ماباقی هیچ کەسێکی دیکەی لێ نییە لێرە تەنیا یەک دانە لەو ئۆتۆمبیلانی لێ کەشتە فرۆشێ لە ساردی و شەربەت و گوڵە بەڕۆژۆن بابەتانە سڵاو لێبێ لە کاتی بەڕێوەچوونی یاریەکانی دیکەی یانی نەورۆزە قەرەباڵغەی زۆر هەبوو بازارتان چۆن بوو ئەم شۆکەنیان هێشتۆ هەندەر بەشداری بکات بازارتان چۆن وڵای بازارمان ئێستا سفر بۆ تۆ لەم داقەیە با پێشتر بازارێکی باشمانە لەخوا بەجێ سپاس بۆخوا یاندەرێکی زۆری لێبوو ئێستا بازارەکە سفرۆتە خۆش هەر کارمەندەکان هاتوون لێ من شتیان کڕیەوە هیچ کەسیکە نەهاتوە هیچ کەسی لێ نیە زۆرشمان پێ ناخۆشە حەزمانەکە شتێ باشتر بێ بکرێتەوە میاریە بۆ ئێمە ئیسفاداکەم چینانەی خوارەوە زۆر سپاسانەکەی لە خزمەتە باشە ئەمە تا چەند کاریگەری لەسەر ژیانی تۆ دروست کردو ئەم بابەتە وڵای گیانی سفر بینێتەوە من ڕۆژانە ژیانمان لەسەر ئەمە ماڵم ناڵمان لەسەرم کەسابەتەیە و ئیشەکەین لەسەر میشە پێژی ئەم شەو بەخوازەمی چیوا نەفرۆشەوە پەڕێ بای 5-6 فرۆشت بێ ئەرۆڵا کارمەندانەی لێرە بووم شتیان لێکڕون خۆت ئاگاداری بیلاوانەوە وەساکە خۆش باشتر دەزانی داواکاری چی هەیە لە فیدراسیۆنی تۆپی عێراق حەزەکەم بکرێتەوە زۆر سوپاسیانەکەم بکرێتەوە ئێمەش ئیسفاداکەن چینی خواریشەوە بۆ هەموو کەسێک ئیسفادەی هەبوو بۆ ئەم شوێنە زۆر باش بوو ئیشێکی باش ئەو کاتێک کە هەندەران هاتنە ئێرە لەم کاتێک کە یاریەکان دەستی پێکرد و شتێ ئەما لەم ناوێتەوە لە سا 20 شتەکان تەواو بوو لە سا 20 تەواو ئێستا سفرە ئەمڕۆی چم وای نەفرۆشتەوە ئەمە ئامادەکردەوە سەواڵەکە دەستکاریم نەکردو کۆم حازر کردو لەو شەوەی کە ئەو گرژیانە ڕوویە زەرێ بەرکەوت وڵای زەرە شتەکان شکا هەنشتماشکا هیچ نەبوو سپاس بۆ خوا خێردار بێ خوا ڕزقەبات زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە ئەیبینن یاریگای نەورۆز یاری نەورۆز و شۆرتە بەڕێوە چێت لە ناوە بەڵام بەبێ هەندەر لەسەر و گرژیانەی لە نێوان ینی نەورۆز و ینی زاخۆ کە دروست بوو لە 22 چواردا ئەمە وای کرد کە فیدراسیۆنی تۆپی عێراق بڕیاری ئەوە بدات کە یاریەکانی نەورۆز هەتاکو و کۆتایی وەرز بەبێ هەندەر بەڕێوە بچێت ئەمە زەرەر و زیانێکی زۆری بەر یانەکە گەیاندووە کە بەهۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لە هەندەران کە هاتنێرە ئەم یاریگایە نزیکەی 13,000 هەندەر دەگرێ هاوکات کە خەڵکی زۆرتریش هاتنە ژوورۆ نزیکی 20,000 بۆ ئێستا ئەمە سفر بۆتەوە هەم کاریگەری ئێستا بازاری کاسبکارانی ئەم چواردەورە دروست کردووە هاوکات دڵتەنجی هەندەرانی یانەی نەورۆزیشی لێکەوتۆتەوە کە یاریەکانی یانە دڵخوازەی خۆیان نابینن.